سڵاوتان لێ بێت ئازیزانم، وەک دەزانن گەر بتانەبێ فێری زمانی ئینگلیزی بن ئەوە دەبێ ئاستی وشەسازیدان بەرز بکەنەوە. مەبەستم ڤۆکابیۆلەریە. ئەم ڕۆژ وشە سەربازیەکانم بۆتان ئامادە کردووە، بەشی ئاسمانی و زەمینی و دەریایی و هەمووی تێدایە. پێشتریش ڤیدیۆیەکی لەو شێوەیەم دروست کردبوو سەبارەت بە وشە سیاسیەکان بە زمانی ئینگلیزی. لینکی ئەو ڤیدیۆیەش لە دیسکریپشندا هەنێم و ئەوەش سەیر بکەن.